زين شي با خلق نالي والله يلا كردستان ومبالغه بس لسويد خلق شي دبي بس مين شي نبوي كاكا تو ما ندس شو شي ما كرده بو من هندي لجياني من شوينك حبم هاوي نفسي لوي كآبه إكاب وهمو كردي سويدي جوا يعني سير كردي سويد توزع الله توحد يعني لقى الرزم بقى خوميك يقوم يعني عصبية من هالأخوة أترسي يعني نوعك لبري جواك يوا شوينك والله كتاب لي بس يستمع هنا بلا وكو جيان بو نازم بو خلقي شرقي وسط نابه لو بشي اوكي یەکێکی دیکە دەڵێ بۆ چی ئەو پرسیارەشم لێ کردی من بەڵام بابی کەمەوە دەڵێ بۆ لە موعینەوە نزیکە بۆ ئەو هەڵدەبژێرێت لە بەرەوەی باسمان کرد هاوت پەنجەرە و دەڵێت هیچ کۆنتاکتەکەی لە بینتانە؟ وەڵاهی سێ چوار جار ینی یەکمان دیوە و بە بۆنەی عارفیشەوە عارف و عیماد زۆر برادەر من باشە ئەوەی فلوتی بۆ لە ئەو خانمە سەلبی لەگەڵ علی تەڤەلەلی هەیە ئەوەی زەڕب لێ ئەوانە برادەر من وموعین خۆی چوار پێنج جار ڤیدۆم هەیە شەڵا بمانایەتێ بتان خستاتەینەکەەوە کاتە لەگەڵ قسەم بۆکە موعین ڕای لەسەر تۆ چیە لەسەر دەنی تۆ لەسەر نزیکی لە دەنی ئەوە بۆیڵم شەڵا بە ڤیدۆکە لاتان بووە دڵنیام کەواتە ڕێکی باشی هەبووە ئەڵێت تەنیا تۆ بۆ هەیە گۆرایی من بڵێ واو باشە بە گشتی ئاگاداری هونەری کوردیە ئەو کۆمنتم زۆر لاگرن وەڵاهی یەک شتە پێ بڵێم ئەڵێم پێشتر موعین خۆی بێ خۆی جوابیان پرسیارانە باتەوە وەبزانام جەژن لێرەشە لە سلێمانیە بێ وەکو خۆی یەکەم گۆرانی بێژی فارسەوە بزانام یان دووەمە دوای هایدە کە گۆرانیەکی کوردی وتووە شیرینگە هینی وتووە لە میلۆدیەکە لە تێکستەکان وسراوە ئەوەی ئۆرزوو دۆشتم ئەوە هینی حەسەن زیرەکە وە قۆمری سەر یعنی خۆی لێ نووسیەوە کوردی لە شریتە ئەو کاتە کاسێتە نووسراوە کوردی موعینی کرماشانی یاوێتێ شعرەکە ئەویش هەر شاعیرێکی کوردە ئەنجا کردێتی بەحساب بە لوڕی بووی بە کوردی ئەو شیعرە کوردیە دوایەوە وەکو خۆی کە گوێی لێ بۆ وەکو خۆی کام کارەکانە ناسم ناسری ڕەزازیە ناسێ زڕەفیقن باشە بە بۆنەی کاکاوە شێخ ئازفەی کاتە زۆقی زۆر جوانە ئەمانە دەناسێت گوێیان لێ دەگرێت بیزەبت کابراایکی زۆر هینە سادێ گوێن هین نییە ڕاسیست و ئۆنسوڕی و ئەمان سا لە ئێمەشا ئۆنسوڕی زۆرە یعنی ئێستا بۆ نمونە بە تایبەت هەودا من نازانم زۆر ئەو ڕەخنەیەم لێ دەگیرێت ئێستا مەسا زەلام هەیە کاکە گۆرانی فارسی ماڵەوە نازانم کابرای فارس کوردیەڵێ باشە وڵاتیشی هەیە من خۆ ئەوە تا هێشتا بە دوای وڵات تاوێڵم کەس حسابێ بۆ ناکە ئەو کوردیەڵێ هیچ گوێی لێ نییە بەڵام دەتوانانی بڵێن تۆ ستایلی کتابێتی خۆتۆ بۆ ناسرایەوە هونەریشی ئەوە نییە ئەم بە سەودایی پێوە